بڕیاری ناوچەی جەفرین لە باکوور و باشووری عێراق چۆن هاتە کایەوە. ناوچەی جەفرین لە ساڵی 1991دا جێبەجێ کرا، بەڵام پێش زیاتر لە 10 ساڵ جیمی کارتەر سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا لە ساڵی 1970دا لە بەردەم کۆنگرێسی وڵاتەکەی ڕایگەیاند هەر هەوڵەیەک لەلایەن هەر هێزێکەوە بۆ کۆنتڕۆڵکردنی ناوەندی هێز لە ناوچەی کەنداو لە تێڕوانینی ئەمریکادا وەکو هێرشێک تەماشا دەکرێت بۆ سەر بەرژەوەندیەکانی بە هەموو شێوەیەک تەنانەت بە هێزی سەربازیش ڕوبەڕووی دەبنەوە. لەسەر هەمان ئەو بنەمایە لە کاتێکدا بەرژەوەندیەکانی ئەمریکا لە کەنداو کەوتنە مەترسیەوە لە ساڵی 1991دا ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا بە پشتبەستن بە بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان ناوچەی جەفرینیان لە باکوور و باشووری عێراق پیادە کرد کە مەبەستی سەرەکی پاراستنی کورد لە هەرێمی کوردستان و شیعەکانی خواروو بوو. پرۆژە بڕیارەکە لەلایەن فەڕەنساوە لە سەرەتای مانگی نیسانی 1991دا پێشکەش بە ئەنجومەنی ئاسایش کرا. ئەو بوو بەپێی بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایش داوای لە عێراق کرد دەستبەرداری هێرشەکانی ببێت بۆ سەر کورد و ڕێز لە مافی مرۆڤی هاوڵاتیانی عێراق بگرێت و داوای لە دامەزراوە مرۆیە نێودەوڵەتیەکان کرد بەدەم پێداویستی ئاوارە و پەنابەرە کوردەکانەوە بێن کە نزیکەی 1 ملیۆن کوردی هەرێمی کوردستان ئاوارەی ئێران و تورکیا و ناوچەکە بوون. کاتێک بڕیارەکە لە ئەنجومەنی ئاسایش بوو چین و رووسیا نزیک بوون لەوەی بڕیارەکە ڤیتۆ بکەن، بەڵام پرۆژە بڕیارەکە بە شێوەیەک نووسرا بووەوە کە بە هیچ شێوەیەک دەستێوەردانی تێدا نەبوو لە کاروباری ناوخۆی عێراقدا. سەرباری ئەوەش بەغداد ڕەتی کردەوە و بە دەستێوەردانێکی ئاشکرای زانی لە کاروباری ناوخۆی وڵاتەکەیدا. لەسەر ئەو بنەمایە هەرێکە لە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا لە ڕێگەی هێرشی ئاسمانی و دەستێوەردانی سەربازیەوە ناوچەیەکی ئارامیان لە باکووری عێراق جێگیر کرد. پرۆسەکە لە نێوان 27 بۆ 23 نیسانی 1991دا دەستی پێکرد و ئەو ناوچەیە تا هێڵی پانی 36 درێژ دەبووەوە. بە هەمان شێوە بۆ پاراستنی شیعەکانی عێراق لە ئابی ساڵی دواتردا ئەو سێ وڵاتە ناوچەی جەفرینیان لە نێوان هێڵی پانی 32 و 33 جێگیر کرد. بەهۆی جێگیرکردنی ناوچەی جەفرین لە باکووری عێراق هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیفاکتۆ دروست بوو کە دەتوانرێت بوترێت فیدراڵیەتی هەرێم لە دەستوری نوێی عێراق و پێگەی خۆی لە عێراقی نوێدا بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ چەسپاندنی ناوچەی جەفرین. بە بۆچوونی زۆرێک لە چاودێران لە دوای چەسپاندنی ناوچەی جەفرینەوە ساڵ بۆ ساڵ دەسەڵاتدارێتی سەدام حوسێن لە عێراق لاواازتر بوو بۆ دەستپێکی سیستمێکی نوێی سیاسی لە خۆرهڵاتی ناوەڕاستدا. هەروەها سەرەتایەک بوو بۆ هەڵگیرسانی جەنگی 2023 و لە ئێستاشدا بەردەوام پرسی دابشکردنی عێراق بۆ سێ هەرێم هەر لە بڕیاری جەفرینەوە سەرچاوە دەگرێت. بە بۆچوونی تۆ لە داهاتوودا عێراق دابش دەبێت بۆ سێ هەرێمی جیاوازی زۆرینە شیعە، سوننە و کورد